چەند گرنگە خۆشەویستەکانم پیاوی دەوڵەمەند و پیاوی لە هاتوو هەبێ لە ناو ئیسلامە. زۆر گرنگە خۆشەویستەکانم، زۆر ئێمە پێویستمان بە هاو عوسمان هەیە، هاو شێوەی عوسمان هەیە. چەند ئومەتی ئیسلام عوسمانی پێویستە، سعدی کوڕی مەعاذی پێویستە، سعدی کوڕی ئەبی وەقاسی پێویستە. ئەم جۆرە پیاوانە زۆر گرنگن خۆشەویستەکانم، پیاوانێک کە ئامادە بن بە ماڵەکانی خۆیان بەهەشت بکڕن، بە سەروەت و سامانیان بەهەشت بکڕن لە پێناو خوا. خۆ عوسمان ئەیتوانی بیفرۆشێ ئەویش وەکو کابرای جوولەکە، بەس لە پێناوی خوا بەخشیە مسلمانان و توانی مسلمانان لە حاڵەتێکی زۆر ناڕەحەت ڕزگار بکە. سعدی کوڕی مەعاذ ئەگەر ئەو پەنای پێغەمبەر و مسلمانانی نەدایە و بیوتایە کاکە ئێمە ئەم کێشەیە بۆ بە خۆمان دروستکەین، مسلمانان پێغەمبەری خوا مسلمانان ناگەشتن بەو وەزعە و ئەو دەوڵەتە دروست نەئەبوو و دینی ئیسلامیش نەئەگەیشتە ئێمە. و ئەگەر کەسانێکیش وەکو سعدی کوڕی ئەبی وەقاس نەبوایان کە ئامادە بوون بە ڕوح و بە گیانی خۆیان حرەسیاتی پێغەمبەر و دینی ئیسلام بکەن، بەخوا ئەم دینە نەئەگەیشتە ئێمە.